وردي بسهولة الشولير دابا زنجیرە چای چەرماوەن ئەو چای کە زۆرێک دەی لە خۆ گرتووە لە سووداشەوە تاک و لوتکەی چای دووبرا کە باکووری شاری سلێمانی سروشتێکی جوان ژینگەیەکی پاک بۆ کارە بۆ ئاوەدانبوونەوەی ئەم ناوچێ لە مێژام سروشتە جوان و ئەم ژینگە پاکە لەم ناوچێ هەیە هەر بە تێڕوانینێکی سەرپێی جوانی ناوچەکە سەرنجت ڕاکێشێت دۆڵی جافایەتی ناوچەیەک پڕ لە دارستان و جوانی ئێمە ئەچین بۆ ئەو ناوچەی کە پێی ئەڵەن دۆڵی جافایەتی کە خاوەن پێگەیەکی گرنگ و کەشوهەوا و ژینگەیەکی پاک ئەمە ناحەی سوورداشە لەم بنارەیە کە ئەڕوانێت بەسەر ناوچەکانی کۆتەڵ و دوکان و ڕێگای سەرەکی دوکان پیرەمەگرون ئێرە لۆفەکانی دابانە لێرە سەرکەوتین ئیتر دۆڵی جافایەتی دەست پێکات ئەم دۆڵی جافایەتیە بە ئازایی دانیشتوانی دێکانی هەمیشە سەوز بووە دێکان سەرجەمیان جۆرەها ڕەز و باخی میوەهاتیان هەیە بەدەست و بازوی ئەوان دروست کراوە بۆیە دۆڵی جافایەتی شوێنی گەشتیاری جوان و شوێنێکی کشتتوکاڵی گرنگیشە هەموو ئەمانە بوونەتە وێنەیەکی جوان کە مرۆڤ پێی سەرسامە بێت ئەمەی من لێ وەستاوم زمانێک جێگە و پێگەی ئەو شۆڕژگەڕانە بووە کە دژی داگیرکەرانی کورد جەنگاون بە لۆفەکانی داباندا سەرکەوتوم ئێستا لێرەدا وەستاوم بەم دیومدا دۆڵی جافایەتیە ئەو دیویشم خۆر ئاوا مەکات دۆڵی شەدەڵێ و دێکانی شەدەڵە و ئاوا بەرەو دۆڵە ڕوود باکوورم دێی سەرگەڵووە لێرە بەرەو مەڵبەندێک دەچم بەرەو دێک دەچم کە سەرکردایەتی شۆڕشێکی گەورە و گران لەو دێوە ئەنجام دراوە هەموو ئەمانە لێک دەدەین مالومە و چۆخماخ و یاخسەمەر و هەڵەدن دەکەینە پارەگرافێکی بەرنمەکەمان بۆ ئەوەی کە بزانین مەڵبەندی شۆڕش مێژووی ئەم دیانە گەورەی ئەم دیانە و خەڵکی ئەم دیانە لە شۆڕشەکاندا چی بووە ئێمە بەڕێ دەکەوین ئەچین بۆ دێکەمان کە مەنزڵمانە یاخسەمەرە لە کەشوهەوایەکی فێنک و خۆشدا بەرەو یاخسەمەر دەڕۆین. لێرەوە بەرەو خوار ئەبینەوە بە ناو ڕەز و باخ و باخاتی دێنیشناندا ئەمە دێ هەڵەدنە کاوسێدێ یاخسەمەرە ئیتر بەرەو یاخسەمەر بەڕێەکەوین وا گەیشتنە بەرتەنجی یاخسەمەر ئەم پیاوەمان بینی ئەمە لەگەڵ خێزانەکەیە بەرەو چیاڕون بۆ کۆکردنەوەی دار بۆ زستان هەر کە پێم گەیشتن وتیان نەوتمان نانێ بۆ زستان ناچارین بچین بۆ دارکۆکردنەوە چونکەوە گەوانەڵێن زستانی ناوچەکە سەختە و بەفرێکی زۆری لێبارێت
أخاف أنا ماشي أخاف باشی ساعتە باشە خۆشت باشی ئەوە کوێتن راسي قوم دا شوي شت بڕەز و شتانە والله ما الدار شي كنت انا كول في ولد الساعه اخونا ما نازل ئەنی لەبەر بۆ نیێت سوتاني بزوفه بۆ سووتانن ئەنی خەڵکە سا دەستیاتەوە بۆ ینی هەموو خەڵکەکانی هاتەوەی کە کەس نەوت و شتی نیە لا ما بيم ئەی خۆتانێ بڵێنی خۆتان خۆشتان دەوێت نمر عيب لين همودي ئی دەمودەکەی خۆتان باش باش انا والله هر كسي كويتي بلا ئەی لێ ئێسا دەست کەوتونەتە ئەوەی هلا والله بزي ما كنا كانوا كخلفينا نقول داري وا داری وش لەبەر بێنەوتی هلا والله خانتان ئێوەستا وری حەزی نییە بێتەوە بێرە لا حزم لي ئەی بۆ نایێتەوە جاران حزم لي لو يسا حزم لي يسا حزم لي والله عاقە بێتەوە واکم لێرە دانیش كسر بخيرين چۆنی خۆڵمانکە حاجی بخير بي ئەحاڵ باشە بتودي وەز باشە بقربان دەستم ماچەکەم بخير بي قوربانتم دەستم ماچەکەم سەلامەت بیا بۆ خێر نەخۆشی اي نخوش باشە بیشاڵە لە خزمەتان لە خزمەتان ئێرە بەرتەنگی یاخسەمەرە ئەم شاخە شاخی ئاسنگەرانە ئەوی شاخە سوورە لێرە بەم شاخە سوورەڵێن شاخی بەڕۆژ لەناو ئەم بەرتەنگە یاخسەمەرە کۆمەڵە خەڵکمان بینی هەندێکیان لە شارەوە هاتبوون بۆ ئەم بەرنمەیەمە چونە ناو یاخسەمە دیارە ماڵیان هەر لێرەیە و خەڵکی کەشمان بینی و خەڵکمان بینی لەوێ بە بارەدارەوە هات ئەی گوڵی ئاوا گەشت بێ و پێکەنا نەختێ نرخ و بەربەیابم چیمەنا ئەی گوڵی ئاوا گەشت بێ و پێکەنا نەختێ نرخ و بەربەیابم چیمەنا سەرپەرۆشی بۆنی ئێوارانتە سەرپەرۆشی بۆنی ئێوارانتە گیان پەرێشانی پیاڵەی گوڵشەنا گیان پەرێشانی پیاڵەی گوڵشەنا من لە ناوەڕاستی سێرچیادام شاخە ڕەش شاخی ئاسنگەران ئەوەش زینجەرە شاخی نسێ لێرە دەستوخەتی خوداوەند ئەوەنە بە جوانی دیارە مرۆڤ سەرسام دەبێ پێی لێرەوە دەکرێ بڵێین ناوچێکی گەشتیاری جوان ناوچێکی تابڵێی پاک ژینگەیەک کە مرۆڤەکان ئاسوودە دەکات ئێرە یاخسەمەرە ئێمە لەم دێبەدێدا هەوڵ دەدەین لەگەڵ جوانی سروشت و دەست و خەتی خوداوەندە هەموو جوانەکان کۆ بکەینەوە بیخێن لەسەر شاشەی کێنێن و لە بەرنامەی دێبەدێ پێشکەش بە ئێوەی بکەین. مێژووی نیشتە جێبوون و ئاوەدانی ئەم دەیە گەڕێتەوە بۆ سەردەمی هاتنی سوپای عەرەبەکان کە بەڵگەی بوونی شوێنی مێژووی لێیە. ئەم دەیە بەهۆی پێگە قایم و بەهێزەکەی لەم دۆڵەیە هەمیشە شوێنی حەوانەوەی یاخیەکان بووە یان سرە ڕێگای کاروانچەکان بووە بۆیە چەند خانێکی لێبووە ئەویش خانەکانی مام مەولوو و مام حەسەن لە شۆڕشەکانی کووردا ئەم دەیە هەمیشە لە خزمەتکردندا بوو. بەڵێ ئێمە ئێستا لە ناو یاخسەمەرین هاتوینتە ئەو شوێنەی کە لای یاخسەمەریەکان یاخود لای گەلێک لەو کەسانەی کە بە
بەشداری شۆڕشیان کردووە لە دوای ئاش بەتاڵەکەی 74 و 75ەوە ئێرە ئەزانن و ئێرە ئەناسن. سەرکردایەتی شۆڕشی نوێ لێرەوە لەم دێوە و لەم شوێنەوە و لە دیوی ئەو دیوی بەرگەڵوشەوە سەرکردایەتی کراوە. لێرە سەرپەرشتی شۆڕش و پێشمەرگایەتی کراوە. لە یاخسەمەرەوە سەرکردایەتی شەڕی سێمانگەی قەیوان کراوە. ئەلم شوێنەوە جەنابی مام جەلال وەکو سەرکردەیەکی لە هاتووی ئەو شۆڕشە و سەرپەرشتی پێشمەرگەکانی ئەو کاتە لێرەوە سەرپەرشتی ئەو جەبهانەی کردووە. لە دیوی بەرگەڵووەوە سەرکردەیەکی دیکە ئەویش کە کارەکتەری سەرەکی ناو شۆڕشەکە بووە سەرپەرشتی شەڕی ئەنفالیەشی کردووە. بەشێکی زۆر لە شەڕەکان ئەو پیاوە لە بەرگەڵوو پلانی بۆ داڕشتووە و بەرنمەکانی لای ئەوە دەرچووە بۆ ئەو پێشمەرگانەی کە دەچوونە شەڕەکانەوە. لەم یاخسەمەرە و لە چۆخماخ و لە مالومەی دراوسێ کە هەموو ئەمانە بنکەی حەوانەوە و پارێزگاری بوون بۆ حیزبەکانی بەشەکانی دیکەی کوردستانیش. ئەم شاخ و دۆڵ و دەشتانە بوونەتە بنکە و حەوانەوەی کۆمەڵێک هێزی زۆر کە ئەو کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە باڵادەست بۆ و لێرەدا حەوانەتەوە. مام حاجی دەست خۆش بێت ماڵ ئاوا عەزێتمان نامانی وێرە خۆشە خۆش لەخوا بە زیاد بێ یادگارێکی خۆشە لەخوا بە هیچ یادگاری دێ لەم ناوە وەڵی چیم هەبێت کە هاتی نەماگوت مامتەلا لە شوێ و لە شوێ نییە ئەیانگوت وا لە خاریدا ئەمەم شاخەیەوە ئەشکەوتێکی لێ بوو لەوێت یەکیان بۆ تەرتیبات کردبوو دەرگایان بردبوو بە گەچی دەرگاکەیان قایم کردبوو کە هاتی سوئالمان نەکرد مامجەلال لە شوێیان گوڵدا مامجەلال وا لە خارجە لەو شاخەش بوو لەو شاخەش بوو لەو ئەشکەوتەیە بوو بۆچی خۆی شادە لێتان لەبەر ئێمە نا لەبەر تیارەیە و لەبەر تۆپی و بۆ زۆوازانی تۆپ و تیارە لێرە ڕەمی نەکردووە وەڵڵا کە ناوی خوایە هەشدانە تیارە ڕەمی لەم ناودیە کرد هەشت ئەو چوارە داهاتنەوە ئاوا من لەو گردە گەورەیەوە تەماشامە کرد ئەو چوارە ئەوە داهاتنەوە ڕەمیان دەکرد لە ناودیەکەی و ئەوانە ڕۆشتن چواری کە ڕەمی لێ ئەو لەبەرەوەی بوو کە ئاچۆ ئەوێ خۆ لەبەر شتێکە نەبوو بڵێ شتێکە هەبێ حاجیبا بێمە سەر مێژوی ئاوەدانی ئەم دێ لە زۆر لە قەدیم و ئاوەدانە زۆر ئەرێ وەڵڵا چەندیانی چۆن من بۆ کە خەریکە تەواو بێت چوار پشتم لێرە تەواو کردووە چوار پشت ئەنجا لە پێش منیشەوە هەر تەبعەن هەر دێ بووە لە کاتی خۆشیە 12 ماڵی تیا بووە وەختی خۆی 12 ماڵی تیا بووە ئەم 12 ماڵش خۆ نەجادە هەبوو لە ڕێو ڕێباس هەبوو لە خواردن و بەزم و ڕەزم هەبوو دۆشاوە نەکرد و مێوژیان نەکرد و ئەبەوەیە ژیان زستانەکەی ئەرە وەڵڵا ئاگریش بەدار ئەچی ئەی حای وازانی غاز بەدویەوە بوو وازانی نەوت هەبوو باوکم هینیە کرد دارەبەن هەیە ئێمە پێێن دارەبەن سوورکەکەی دێ ناسوورکەکەی ئەکوتا و هەریاوەسی بە خانوویە دووکەڕ بگرێ و کە پێی بچێ ناو ماڵاتیەوە نەوتیش خۆ نەبوو بە قەراری قەتعی پیاڕێ نەوت نەبوو منەوەم بەبیردی ینی ئەوەی وا لێکرد کەمە ئەسووتا دووکەڕی یەگرت ئەی کوتا ئەی سرژان و دووکەڕی یەگرت و ئەبە و ڕووناچەی ئەچۆ ئەچونە ناماڵات و ئەوەش ئەکوشایەوە ئەوامان بردوۆتە سەرێ ژیانی ئێرە سەرمەکەەوە لە کاتی هەنجومەنەتیەوە بڵین ئێمە کۆمەڵی هەنجومەن بووین پێشمەرگە پاتایە ئیشێکی هەبوویایە شەڕێکی بکردایە
بە دەیەکەیە گەڕاین لەو کاتەیە لەو زەمانەیە بە زۆری ئەبوو بە وڵاخی بارە کولیچە و نان و بە زۆری کولیچەیان بۆوە کردن کولیچەیان بۆوە کردن و ئەنجا سێ سوار گەنجی وەکو کاکە نەژاد و کاقاسم وانیش باریانە کرد و ئەسون لەم لا شەڕەکەی و پێشمەرگەی لێبوو بۆیان دانان وە گەڕانەوە دەیەکە بڵین ئەوەنە دڵسۆز بوو بە هەموو زۆرێک گوریایی پێشمەرگەیە کرد و نانیەڕایە و خزمەتیە کرد و ئێمەش لە ناودێ ئیشوکاری ناودێشمان ڕاپەڕان بە جوانی خەرشی ئەو کاتێک کە بە ڕێزمان جەلال لە ئێرە بوو لەگەڵ خەرشی ئێساس فەرقی زۆر بوو خەڕ زۆر لە پرس و ڕامانە بوو ئارە وەڵڵا ئێساوانە ئێستا نەوەڵڵا نەوەڵڵا من بە خوڵای گەورە ئاگای لێکەوان نییە ئەو ریسپیەکە ئەو بەبیری دێ من بووم بە قسەیە کردم ئێستا گەنجێک بە قسەم ناکە ئەمە بۆ وای لە ئەم گۆڕانکاریە بۆ وەڵڵاهی گۆڕانکاریەکە بەم وەسایلەی ئەو لەمە ئارە وەڵا ئەو لەمە ئارە وەڵی زوانە بوو لەو کاتا خەڵکی ئێرە سەرقاڵی چی بوونانی باسی ژیانی و کات وەڵا قوربان سەرقاڵی ماڵاتی و ڕەز و مڵگە و سای ڕسق زۆر بوو ڕسخمانە بر بووە کەرکوشەوەی فیرار نەبوو یایە و ئیوە پورزە حاجی و ئەوانە و ترێشتانەدا بە گەنم کورە ئەو زەمانە ڕۆیی بووە ما بر بووە کەرکک و سلێمانی وەنگەمان ڕسخە بوو بە شێمو یاراقیە کرد بە خوا و سای ئێستا نییە بە گەورەی خوای بە گەورەی خوای بە هەموو دیەکەی دوو پلاسیک ترێتیان نیە ئەم ساڵ ئەی لە ڕووی ئەوەی بکە بەشداریکردندان لە شۆڕش و پێشمەگار وەڵا قوربان من لەگەڵ بڵین من لەگەڵ مامۆستا جەمالی بووم یانە خەڵکی دێکە هەموومان بە زۆری ڕەم بێ نارم هەر ئەم کابرایە بە برازاکەوە شەش شەیدیەیە بنەماڕێش کە ماری کاگەنوەری مامێکی دوو برازای برایەکی ئەوەمە شەیدن هەمووشی پێشمەرگە بوو ئەنجا بێ لە کوڕێچکە کاک مەحمووی نابووە فەقیرە هەر بە هەژ مەغزەن و شتەوە گیرە لەو ماڵی خۆیان ئەویش ئیدامیان کرد لە مووسڵێ لێرە لە شوێنێکتاندا ناوە هەموو ئەو ساروخ و تۆپ و شتان کۆ کردێتەوە لەوێ ئەوانە چییە؟ ئێوەمووی مامۆسایەکمانەیە مامۆستا جەمال تەنزیمیە بڵین لەگەڵ کاکسم کۆیە ئەوە ئەمە ڕۆشە بوو کاکە ئەن قوتوو هەبوو ئەم قوتووی پێڵێن چیاوەی وەک لۆکەی هەڵڕێژێ ئەوەی گلەوایەوە هەبوو ئەتەقیەوە هەبوو ناتەقیەوە ڕۆشە بوو دەتەیارە ڕۆشە بوو هاش ڕۆشە بوو چوار ڕۆشە بوو سێ هەل لێرەیانەدا حال لە یەخسە مریانەوە ئێستا ئەو ساروخانەتان کۆ کردێتەوە هەمووی خڕکردوێتەوە مامۆستا جەمال و لەبەر میێ و دوکانەی کوتی دایانم باگەر ئەوایەکی وەک جەنابەت هات تەسویری کە کە با پرسیارێکی کردم ئەم شاخی ئاسنگەرانە بۆ پێڵێن ئاسنگەران واللهی ئاسنی تایە چی بەڵێ من خەریب ئەو قسەڵ بۆ بکەم کوتیان کاتی خۆی کە بڵین زەلام هاتووە زەلامی خارجی توێتی ئەم شاخە ئەگەر حکومەت بێتە سەری هەمووی ئاسنی لێ پەروەردا بێ بەڵێ ئەنجا هەل لە هەوڵی عمری شەو بەفکری من و پورزە حازی نییە کورە بەفکری دە پشتیش نییە هەر کوتیانە ئاسنگەرە ئەوە شاخەڕەش دوو ناوی هەیە شاخەڕەش و دیز لا کوچە بۆچی وای پێ جادە وەڵڵاهی بۆچی وای پێڵێ شاخەڕژمە بەسی چییە یعنی ئەوە نییە شاخەکەی ڕەشە ئەمە پشتمان کوێ ئەمە نسێە هەتا ئەسێتەوە هەورامان و ئەسێتەوە دوکانێ لە دوکانێتەواوە بێ پێڵێن نسێ نسێ بەڵێ بۆ نسیانی چی یعنی بەفری زۆر دوو مانگیش لە پێشەوەیە بەفری لە دوان بەفری تەواوە بێ دوو مانگ دوای ئاسن ئارە وەڵاکە بەفر زۆر بێ ئارە وەڵڵە کولێرێکی گەرم بەدەستی عاتێخان ئەوان سەرقاڵی کولێرەکردن لەسەر ئەم تەنورە وەک گەمیشە بەردەوام لە ژیانێکی سادەدا ژیاون چەندین ساڵ وەک عاتێخانەڵێ ماندووبوونمان لە دەیە قەت بیر ناچێتەوە با لە لای عاتێخان و کچەکەی گفتوگۆیەک بکەین و دوایش سەر و کولێرەی گەرم بخۆین پورێ گیان ئێمە لەسەر تەنورێک سەر جەنابتان کولێراکەن بەڵێ ئافرەتێکی کوردەواری قەیمە و لە یاخسەمەر ژیایی بەڵێ مانووبوون و پێوە دیار بەڵێ
چەند کوڕ و کچی هەبوو خوا لێ نەسەنێ بێوەی بیاخۆ ئەم پیشەی تۆ تا چەند لە کاتی خۆیان خزمەتی بە خەڵک و ئەو کەسانە کردو کە لە ناوچەیە بوو هەتا وەکو ئەو کاتێک کە ڕۆیشتون و لادێمان چۆڵ کردووە هەر خزمەتی پێشمەرگە و ماڕ و مناری خۆمان کردووە چەند جار ئا بە تەنور کولێرە بۆ کردوون کولێرە نابەس هەموو ماڵێک ئەویایە ئار بگەڕێ ئی پێشمەرگە نان بکە و بۆ پێشمەرگەی بنێردی ماندوو بوون بووە ئارە وەڵە ئەمە نەماندوو بوو ماندوو بوون بوو هەتا خوارەوە ئێستا ئەمە تا چەند ناخۆشە مەسە تەنورێکی گێرم وانە ژنی ئێستا باڵێن ئەم کچەی تۆ تا چەند ناتوانم کارە بکە ناتوانێ لەگەڵ تا بوو وەڵای برا ناتوانێ ئەدە با بێتوان کولێرە پێوەیە ناتوانێت نەوەڵا ناتوان خۆ کارەکە چییە نەزان ئەمە ئەتسێ نارە نەسووتی کەوتونەتە ئیسراحەتەوە یا مەسەن ئەمانە فێر نەبوون فێر نەبوون ئێمە من دایکم دوو مناڵی بەبەرەوە بوو زۆر پتوو بووم کە نانی پێکردم ئەو یا مناڵم ژیر کردایە وتم مناڵەکان ژیر ناکەم و نانەکەیەکەم بشکەم وە تەنورەکەەوە قەیناکە ینی مناڵ ژیرکردەکە ناخۆش ئارە بەخوا کولێ نانەکەم پێ خۆشتر بوو ئەی خۆ تۆ ئەی بۆ تۆوانەکە ئەمش نان پێوەدان کرد ئەوەرە من تەلەبەم و زانکۆم تەواو کردووە نانە بۆ ناکەم جازانگوی لاقی بە تەنور جابرێ بتیاخرەرە نایکەم خۆکەنەیکا بە زۆرە ئەچوون هەتا ئێوارە گویامانە ڕنیەوە ئێوارێژ مناڵە بە باوەشەوە گرە بیا باوەشە گەڕاش بێنی بنهنگ تێنی بۆ کار و گوێرەکەکەی بێشێوە نان حازرکەی کێش حازرکەی چا حازرکەی بەیانی هەمان شێوە دەست پێ بکەوە مانگان بدۆشی هەرچی ئیش بۆمان کرد بۆ ناو ڕەزیش ئارە وەڵا مەشکەشمانەزم 50 جارمان مەشکەژەنگ و ئەی چیمان کردو ئارە وەڵا ئەم ئەرکە قورسانە تا چەند مەسەن ئێستا وەفاەک هەیە بۆ تۆ مەسەوەکو دایشێک لەلایەن کورتەوە کشتەوە یا ئەو کەسانی کە نزیکی تۆ ئێستا ئەوە سێ کوڕ من هەموو کاتێ ئیشیان بۆ بکەم و شانازیان پێواکەم ئی کوڕ وی کچت تا چەند دڵ بم دۆخی ئێستا بۆ مەزعی ئێستا مەسەن سەردەمێک تۆ لەژێ تۆپ و تیارە ئێستا خۆشە ئەگەر یارمەتیمان بکەن و تۆزێ کامێرێتە بەرامبەر ماڵێن یارمەتیمان بن یارمەتی چی ئایچۆنی چی ئەی ئێمان مەموتوێرەوەری و عزیەتەمان دیوە پێشمەرگەمان بەخێو کردووە پێشمەرگە دایمە ئێمە شانازیمان پێوە کردەوە نەمان لەلا گەورە بووە ئای کوای ئێستا وە ژێرتینی گڕیدا گیرکەرە هەردەی ڕەنگینی خاکم ڕوتەنا وا لە ژێرتینی گڕیدا گیرکەرە هەردەی ڕەنگینی خاکم ڕوتەنا سەیری پەنجەی دوژمنی تین و بەخێن نەو گوڵی لاوانەکەتا دەستکەنا نەو گوڵی لاوانەکەتا دەستکەنا یاخ سەمەرسەر بە ناحەی سووداشی قەزای دوکانە 65 کیلۆمەتر باکووری ڕۆژئاوای شاری سێمانیە ناحەی سووداشیش باکووری خۆراوەتی بە 25 کیلۆمەتر بەرزی لە ڕووی دەریاوە 1100 مەترە لە سەردەمی شۆڕشە با بڵێن شۆڕشی نوێ بەڵێ جنای مامجلال و سەرکردایەتی شۆڕش لێرە بووە بەڵێ ژیانی ئێوە لەو کاتا چەند قورس و زەحمەت بووە یا تا چەند خۆش بوو یا ناخۆش بوو وەڵا پێمان ناخۆش نەبوو خورسایشمان لەسەر بوو ئەرکمان لەسەر بوو برێم لەسەرمان نەبێ بەڵام پێشمان خۆش بوو لە خۆشیانە حاڵمان نەبووم گوت کورد ڕزگاریە بێ و کورد نەجاتیە بێ و کورد دەبێتە شتوو برێ ئەرکمان لەسەر نەبوو بێ ئەرکمان لەسەر بوو زۆریش ئەرکمان لەسەر بوو چونکە پێشمەرگە خواردن و بەزم و ڕزم هەر ناودیەکان بوو شوێنێکە هەبووە نەبووە شوێنێکە نەبووە برسیە بووە هەر لەم دی نانیە خوارد و برسیە بووە تو لەو دیە نانیە خوارد و برسیە بوو ئەتوو لەو دیەی نانیە خوارد بەبێ مەعاشیش پێشمەرگەش ڕۆژێ بۆ ڕۆژێ پێی خۆشتر بوو قەت مامجەلالاتە خوارە بۆ ناوتان بۆ ناو دێ جارجارە
هیچ قسەی لە خەیاڵ و لە بیرە کە باسی بکرد بێت من هەر بە چێوانەوە بووم بە قورئان یەک قسەیەکی ئەوم لە خەیاڵ نییە کە بڵێم بۆ هاتووە بە چێوانە چی دەکرد خەڵوزمە کرد کاسبی مەکرد ژیانم پێیا کرد ئەو کاتە هەرە وەڵڵە ئێستا ناتوانانی تەواو ناوەڵا ئێستا ناتوانم زۆرێشم حەزی ناتوانم بیکەم حەزی لەوە هیچی خەڵوز کە بۆ شاغەوە هەرە وەڵڵە کاک حاجی یاخسەمەر و کاتە چەند ماڵ بووە ئەو کاتێک کە مامزلە لێرە بوو بەڵێ. وەڵا هەر لە دەوری 35 و 40 ئەو دەورانەیە بوو بەڵام ماڵی پێشمەگەی زۆر لێ بووە لێی بوو می پێشمەرگانیش بە شێوەکانەوە بوون ئەلەوێ لێی بوو ئەلەوێ لێی بوو لە دووری دیەکەی لێی بوو سەرم شاخانەم و دۆشکەوشت بووە ئەوە دۆشکەی ئەلەوێ بوو لەو بستوی ئەمە بستویشکە هەیە پێێرین گردی شوخە عزیزی دۆشکەیەکی ئەلەوێ بوو دۆشکەیەکیش بەسەر ئەو کڵۆیەوە ئێمە وەک گەنجانی یاخسەمەری ئەو کاتە تاوان هەموو کوردستان بەعام سەر بە کۆمەڵی ڕەنجدەران و یەکێتی و تایبەتیش کۆمەڵی ڕەنجدەران دەوری باڵای هەبوو لە ناو یەکێتیە باڵێکی بەقوەتی ناو یەکێتی بوو ئێمەش گەنجانی یاخسەمەر زۆربەی هەرە زۆری گەنجانی یاخسەمەر سەر بە ڕێخسەنەکانی کۆمەڵی ڕەنجدەران بووین تایبەتتر ئێمە 4-5 کەسێک بووین کە سیقەی تەواوەتیمان هەبوو لە ناو یەکێتیە ئەوانەی کە زۆر سیقەی تەواوەتیمان هەبوو من بووم شەید مامەقالە بوو شەیدە زوەر بوو شەید عەلی حەمەڕەش بوو خاڵە عوسمان بوو با باسی بەفرت لێرە چی ساڵک زۆر بەفرباریوە وەڵا بە زەمانی من کورە بە زەمانی من بەخوا زۆر باریوە بەڵام بە زەمانی بورجا حاجی هەژدە بستیانی ئاوا ئارە وەڵا باز من بۆ خۆم بە بیرم بەس بستی ئێمە نا بستی پیاوەکانی قەدیمە من بۆ خۆم گەنج بووم وە کاکە نەشادوان خانوێکی یەقاتمانە بوو پلەمان بۆ بام پلەی بۆ کرد بوو بە بەفریا سەرە کەوتین بۆ سەرێ ئەوەنە بەفرباری ئارە بەخووە وەگەم کۆمەڵە گەنجە کەوتنە سیارە کڕین و ئەم تەلەڤیزۆن و سەنتەلایت و هەرای پێیا بوو نەڕسەقما و نا بەفرما وەڵڵا درۆ نییە لە قورئان خوێندنە ڕاستن نەوەڵڵا هیچ نەماوە بیستراوە دێک خوای گەورە ئاگای لێ بەقەڵ هەموو نەحیەی سوورداشی و چۆغماخ و مالومە و گەورە دێ و قامیش و وڵاقلووشی بخەیە سەرێ ئەوە نەحیەی چوارتە و ماوەتەیە بەقەڵ ئەم دێی هەرمێنیە ئەڵێن بە هەرمێ مەشهور بێڕەزاترین دێیە بۆ هەرمی ئەی کووە خۆی هەرمێمان نەبینە لە ئاخدا ئەم ساڵەکە نییە پار وەڵڵاهی بە نەفسی خۆم دەپیکابم هەرمێ هەرمێ ئەم ساڵ بۆ نییە نییە یەقل بە ئەمری خۆی لە نەک لێرە حات بڕۆ بۆ دەشتی مەرگەی لێرەشەوە بۆ لای چوارتە و ماوەتەی یەقل ڕسق نەبوو ئەڵێش ئێستا ینی زیاتر با هەرمێت هەنێوە نیە ڕازیشمان زۆرە هەرمێمان زۆرە ماڵاتیشمان هێز و ماڵاتی وردەشمانە کەس تااقەتی ماوە ئەو ڕەزانە بەو شاخۆ بچێت گەنجەکان نەوەڵا ئیلا وەگی من و پورزە حازی نەوەڵا گەنجەکان کە ئێوە نەمانەتر کەس ڕەزانشە ئێدەوەڵا کاکە گەنجسی لەوەی داوە گەنج بۆ خۆی سیارەی لێ خوڕێ و پارەی زۆر وەڕوا و دێ کاچی پێشمەرگە شۆڕش ژێری قارەمان ئۆ کاچی پێشمەرگە شۆڕش ژێری قارەمان نای پیرۆزی تۆیە بۆ تەوێردی سەرێ زوبان نای پیرۆزی تۆیە بۆ تەوێردی سەرێ زوبان دێ یاخسەمەر کەرتی کشتتوکاڵی ژمارە 61 ڕووبەری گشتی دێکە 5,071 دۆنمە خاوەنی 651 دۆنم ڕەز و باخن ئەم دێ بە باخە هەرمێ بە ناوبانگە لە پێژەن فال و چۆڵکردنی دێکە نزیکەی 120 ماڵێک بووە لە ئێساشە 65 ماڵێکی تایە و لە دوای ساڵی 1992 ئاوەدان کراوەتەوە بەڵام لە ساڵەکانی 2004ەوە
خەڵک چۆڵیان کردووە ڕویان کردێتەوە شارەکان. چەند پرۆژێکی خزمەتگوزاری بۆم دێکراوە بەڵام دێنیشنانی یاخسەمەر ئەڵێن لە ئازماندوو بوون و پێگەی دێکان نییە. لە ساڵی 1960 شەوە خوێندنگای تیا کراوەتەوە لە ڕووی کۆمەڵایەتی و ئەم دەیە و دانیشتوانەکەی تەباترین کەسن لە ناویەکە. لێرە ئێشتا ژیان جوانە، ئەمان وەک جاران سەرقاڵی کار و فەرمانی خۆیانن. ئێمە لە سەرەتایە پێشەوەی بگەینە دێ چەند کەسێکمان بینی دەچون بۆ دار و هەنێکیش لە دارکردنە گەڕانەوە. ئەوان جیاواز لە ساڵانی ڕابردوو لەبەر سەختی زستان لە ناوچەکەیان لە ئێستاوە سەرقاڵی کۆکردنەوەی خۆیان بۆ زستان. ئەم ساڵ نەبوونینەوت وا ئەکات ناچارن بەن بە شاخەکانە، هەرچی دارە وشکەکانە کۆی بکەنەوە بۆ سووتاندن، بەڵام وا بڕوات ناچارە بن دارەتەڕەکانیش ببڕن. لێرە هەموو پێکەوە سەرقاڵن، وەک قانعی شاعیر لە بەشێکی هۆنراوەی ژینی لادێ سەیران ئاڵێت فەرقی نییە نێرومێ، هەرچی دانیشتووە لە دێ هەموو خەریک فەرمانن بۆ بەدەستێنانی نانن، بەڵام ئەمان لە ئێستایە سەرقاڵی بەدەستێنانی دارن بۆ سووتاندن و کڕینی زۆبای دار، واتە گەڕانەوە بۆ ساڵانی پێشوو. ئەویش بەهۆی ئەوەی حکوومەتە کوردیەکەی خۆمان کە خاوەنی زۆرترین نەوتین لە وڵاتە ناتوانێت نەوت بدات بە دانیشتوانی هەرێم. بەڵێ باش گوندەکەی ئێمە ئاوەدانی ئەوە لە ساڵی 91 و لە ساڵی 92 ئاوەدانی تێکەوتو ئاوەدان کراوەتەوە. جا ئێستاش دانیشتوانەکەمان 65 ماڵە کە نیشتەجێ لێرە، خەڵکێکی زۆرمان چۆتە شارەکانەوە. گوندەکەمان ژیان و گوزەرانی لەسەر موچەیە، هەندێکی لەسەر مەڕووماڵات و حیوان و شتە، هەندێکی دارەبەن هەڵەبەستێ بەپێی کەسابەتەکان ژیانمان بەسەرە بین لێرە. کەم و کوڕیمان ماوە، کەم و کوڕیمان زۆرە. ئێستا قوتابخانەیەکی ئامادەیمان پێویستە کە بۆمان بکەنوە بناغەوشتیمان داڕشتووە و ئیشەڵا پشتیوانی خوای گەورە لە سەرەرچ خۆمان و خێرخوازان دەستمان پێ کردووە. 70 تا لەمەمانەچێ لە هەڵە دنەخوێنێ. بەرپرسێکی یەکێتین ژمانی کوردستان بەڵێنی دا کە ئێمە لەسەر بوجێ یەکێتین ژمانی کوردستان بۆتان تەواوەکەین قوتابخانەکەتان، ئێمەش چاوەڕوانین و سپاسیانەکەی نیوادارین وابێ. ئێستا منم باخەم دروست کردووە، ئەگەر هەر هەموو دیەکەیەکی باخێکی ئابچووکی دروست کردایە بەروبوونی ناوخۆ زیادی ئەکرد. بۆ نمونە من ئەم ساڵ ئەم تەماتە و بامێ باینجان و شتەم کردووە، لە دەی حوتەوە من تەماتەم نەکڕیوە بۆ ماڵی خۆم، هەر بەروبوومی ناوخۆ بۆ ئیخۆم بۆ ئیسفادەم لێ کردووە. جگە لەوەی کە خۆم ئیسفادەم لێ کردووە، باشی خەڵکیشم لێ و خێریشم باشی بەرودراوسێ و خزم و کەس و کاریشم لێ. ئەبوو یاخسەمەر گرنگێکی تەواوی پێ بدرایە، بەس بەداخەوە هیچ گرنگێکی پێ نەدراوە. داواکارم لەو بەرپرسانی کە ڕۆژە لە ڕۆژان لێرەوە بە پێشمەرگایەتیەوە شۆڕشیان کردووە و خەباتیان کردووە، بەڵام ڕۆژیان هێناوەتە پێش. بەڵام من پێم خۆشە وابێ گوندەکەمان هەم لای خەڵک و هەم لای خۆشمان جێگای شانازی بێ بۆ هەموو کوردستان، چونکە ڕۆژە لە ڕۆژان ئێرە بە بێشکەی شۆڕش ناوزان کراوە و پێشیان و تۆ بێشکەی شۆڕش و شۆڕشیان تیا کردووە. حەز ناکەم بگاتە و ئاستی کە خەڵک لێرەوە شۆڕشێکی کە لە دژی ئەو برپرسانە بکە کە لێرەوە شۆڕشیان کردووە و داواکارم ئاوڕێکی بەجددی لێبنەوە و
هاوکاری تەواوی گوندنشینان بکەن چونکە خەڵکی ئێرە لە ڕووی هەموو شتێکەوە هیلاکە لە شۆڕشەکەیە. لە نەوەتویەکەوە ماڵاتدارمان خەریکی ئاژەڵداری چەند ماندووی لەگەڵە وڵات بێینمانبی بەڵام خۆ شوان و شتیش یاڕۆ قورمان خۆم شووار و جارجار کوڕەشی شکۆلم هەیە ئەویش نۆبەم لەگەڵاکەوە چێ و نە هەر خۆم شوام باش ئەمر درێژ لە زۆربەی ڕەزەکان بە قەو شاخەکەەوە بەڵێ ئەمە چۆنی شێڵن چۆن بۆ لە کۆن و تا کاتی خۆی بڵێن زوو هەموو ماڵێک جووتەگای هەبووە جووتە هێستری هەبووە جووتی خۆی هەبووە بە جووتەگال شێڵراوە بە جووتە هێستر و ئەبەم شتانە شێڵراوە ئەمە نیرە جووتە هێسترەکەی دێنن ڕایەگرن ئەمە ئێسترەکیان دێتە ئەم لایشیان دێتە ئەو لای ئەنج هەوجارەکەشی پێواکەن بە ئەو پەتەیە و کابرای جووتیا لەداوە ئەیشیڵ ئەم هەوجارڕەکەن بەخوا ئەگەر ئەمە هەوجارڕە کابرا کە ڕزەکەی شێڵێ ئەو نیرێ خاتە سەرمری وڵاخەکان ئێستر بێ یان هەر شتێشکە بێ ئەم هەوجارڕ پێواکە کابرای هەوجار کابرای جووتیار دەست بەم دەستە دووەگرەوە پێڵەن دەستە دوو لەبەرەوەی قورسی کار بەڵە قورسیەکە و لەبەرەوەی نەشکەوێ ئەی خۆگە دەستی پێوەنەگی هەوجارڕەکەەوە ناچێتە گڵەوە ناچێتە گڵەوە ناچەقیت ئەڵێن هەنێک کات ئەڵێن نەقیزە چیە نەقیزە قوربان ئەمەتانێ ئەمە نەقیزەیە کاکی خۆم ئەمە وڵاکانی پێ لێ خوڕی خۆی ئەمە دارە پێڵەن نەقی بەڵێ دارە ئەمەش پێڵن مەساسە ڕۆژی قوڕ جووتت کرد ئەم هەوجارڕە قوڕەگرێ کابرای جووتیار پێی پاکاتەوە هیچی خۆی پێیەکە تا چەند مەسەرن ئێستا ئەمە هەر ئێستا ئەمە بەکاری ئەوە بەکارێن نە ئێستاوە بەکار نان ئێستا بە تراکتۆر کابرا ناوڕستی خەتێکی لێدا تەوەقۆ ئیسیفادەشی نییە بۆ ناچێت کابرا وازی لێ ناو مڵکەکەی بەجێشت و هەنی کەم بەماک کەم تۆ خۆت بەچی چێڵ ڕزەدەیە من بەڵە ڕزمێ بە ئەوەی چێڵم هەر بەوەی چێڵ هەر بە ئەو هەر بە ئەو ئەی گوڵی ئاوا گەشت بێ و پێکەنا نەخکە نرخ و بەربەیابم چیمەنا ئەی گوڵی ئاوا گەشت بێ و پێکەنا نەخکە نرخ و بەربەیابم چیمەنا سەرپەرۆشی بۆنی ئێوارانەکە سەرپەرۆشی بۆنی ئێوارانەکە گیان پەرێشانی پیاڵەی گوڵشەنا گیان لە کوێ